پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو کۆمەلگایە وەکو قائید وەکو سەرکردە وەکو ڕێنماییکەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر ڕئیسەکان قائیدەکان ڕابەرەکان ئەیانوێ باشترین کەس بن باشترین ڕابەر بن بڕۆن لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم فێر ببن. ئیسا ئێمە سەرکردەکانمان زۆر جار باسی ئێواکەن کاکە با ئێمە چاکسازی بکەین پرۆژەی چاکسازی ئیسلاح چاکسازی طبعا من ناشکێنمەوە و دەستخۆشیشیان لێکم کە ئەو پرۆژانیان هەیە بەس ئەگەر بیان هەیە پرۆژەکەیان سەرکەوتوو بێ بشنە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. زان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن خوا پێ فەرمێ إن أريد إلا الإصلاح ما استطعت وما توفيقي ولا اعتصامي إلا بالله. بڕۆن بزان پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن ئیسلاحی کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا ئێمەی فێر کردووە کە ئیسلاح و چاکسازی لەسەر عەقیدەی پاکە کرێ لەسەر بیر و باوەڕێکی پاکە کرێ لەسەر ئەوەی کۆمەلگا لەسەر ئەخلاق و ڕەوشتێکی پاک. براینە من ئێستا با بڵێم ئیسلاح چاکسازی ئەگەر ئێوە ئەخلاقی چاکسازیتان لەتیایە دروست نەبوو بێ کۆمەلگاکە کۆمەلگایەک بە ئەخلاق نەبێ چاکسازی لەکیا دروستەکەی تۆ لە خۆت وە خوار و دزیەکە من ئەمە چاکسازی بکەم ئەی من لە دوای خۆمەوە بەڵکو حیمایەکەی خۆم بەڵکو وەزیرەکانم بەڵکو چواردەورەکەم هەمووی ڕەشوەخۆر و بەرتیلخۆر و دز بێ و گەندەڵ بێ جۆ نەکرێ بەوانە چاکسازی ئەکرێ. چاکسازی بە کۆمەلگایەکە کرێ لەسەر عەقیدەیەکی پاک لەسەر بیر و باوەڕێکی پاک ئەو کۆمەلگایە دروستکرا. پێغەمبەر صلی الله عليه وسلم کردو بۆیە وەلەکم لە کۆتایی ئەڵێم وەلەکم سورەتی ئەحزاب ئاەتی 21 بچتۆن لە ماڵ تەماشایکەن و بڕۆنە خزمەتی و تەفسیرەکەی ببینن. وەلەکم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.